لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لەگەڵ کاندیدەکانی جا بۆ مەبەستە دەچینە لای زۆر بەڕێز عەبدوڵڵا یونس کاندیدی هاوپەیمانێتی کەرکووک هێز و ئیرادەمانە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵماندایە. کاک عەبدوڵڵا سڵاو لێبێت. بانیت باش. سڵاو لێبێ بانیت باش. بەڵێ سڵاو لێوەی بەڕێز سڵاو لە کورسات بانیتان باش. بەڵێ فەرموو. زۆر سپاس کاک عەبدوڵڵا. سەرەتا دەمەوێت لەسەر ئامانجی لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە قسەمان بۆ بکەیت. ئامانجی ئەو هاوپەیمانێتی چی لە ئێستا دەکە ئەمڕۆ بانگەشتەکەتان دەست پێ دەکات؟ بەڵێ بەتەکید ئەمڕۆ بانگەشتەکەمان دەست پێکا و ئێمە ئامانجمان لە کەرکووک خزمەتکردنی هاوڵاتیانی خۆمانە و دواتر ئێمە لە ئەنجومەنی پارێزگا هەوڵێوە دەین کە برایەتێک دروستکەین لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆی بتوانین لەگەڵ هەموو نەتەوەکانە دواتر بتوانین کارنامە ئێمە خزمەتکردنی شاری کەرکووکە و لە هاوڵاتیەکانی خۆشمان داوا دەکەین کە بە هێزەوە بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن و دەنگدەم بە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142 چونکە ئەو هاوپەیمانێتیە کە توانێت لە داهاتووە ڕێگە لە ئەم تعریبە نەرمە بگیرێت کە لە کەرکووکە ڕۆدا ئێستا تعریبێکی نەرمەکرێ ڕەنگە هاوڵاتەکانمان بەزەقی هەستی پێنەکەن لە کاتی ڕژێمی پێشوە ئەم تعریبە بە شێوەیەک بوو کە ڕاگواستن و ڕاگواستنی گەڕەکە کوردەکان و بە سارەی ئەسکەری و بە سارەی حزبی خەڵکیان تەرحیلە کرد. بەڵام ئێستا بە نەرمی دەم شارە تعریبێکی بەرفراوانەکرێ ڕۆژانە خەڵک دێنە ئەم شارەوە لە هەمان کاتە لە ناوچە کوردنشینەکان خزمەت گوزارەکانیان تەواوەتی کەم کردوتەوە فەرق و جدایەکی زیاترەکرێ. بۆیە ئێستا ئێمە داواکەین کە هاوڵاتیانی خۆمان دەنگدەن بە لیستی هاوپەیمانی 142 بۆی بتوانین ڕێگە لەم تعریبە بگرێ بە دەرەجە یەک. دواتریش بتوانین خزمەت گوزارەکان لە شاری کەرکووکە بەبێ جیاوازی بۆ ناوچەکانی خۆمان بتوانین خزمەتی هاوڵاتی خۆمان بکەین بەبێ ئەوەی کە ئەم فەرق و جودایی کە ئێستا لە دوورخستنەوەی بەڕێوەبەرە کوردەکان و لە دابشکردنی خزمەت گوزاری فەرق و جودایەکی زۆرەکرێ. بۆیە ئێمە داواکەین کە هەمومان بەیەکەوە بتوانین بەم هاوپەیمانیە ڕێگری لەم نەعەدالەتیە بگرین و لە خزمەتی هاوڵاتیانی خۆمانەوی. بەڵێ کاک عەبدوڵڵا پێشتر کاری ڕێکخراوەیت کردووە و لە بوارەشدا ئەزمونت هەیە ئەگەر ببیتەوە ئەندامی ئەنجومەن ئەگەر بیت بە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پلانت چی ئەبێت وەک ئاماژەم پێ خۆت ئەزمونت لەو بوارە هەیە؟ بەڵێ من طبعاً بە شانازیەوە من بۆ ماوەی زیاتر لە 3 ساڵە کارم کردووە لە ناوەندی ڕێکراوەکان لەگەڵ هەموو ڕێکراوەکانە کارم کردووە و کۆمەلگەش پێکاتەوە لە چین و توێژەکان. ڕەنگە بتوانم کێشەی زۆربەی زۆریان کێشەکانیان وەکو خۆیان نەزانم چییە. بۆیە لە پلانی داهاتوومانە ئێمە بە دەرەجەی ئەساس ینی خەڵکی کەرکووک خزمەتکاری خەڵکی کەرکووکە بین. من بۆ خۆم ئەو پەیامەم هەڵگرتووە کە بتوانم خزمەتکاری کەرکووشەکان بم. بەڵام لە بواری ڕێکراوەکانە توانین ئێمە ئەم کێشەی هەموو ڕێکراوەکان چارەسەر بکەین لە دابشکردنی زەوی لە دابشکردنی دۆزینەوەی هەلی کار بۆیان گەنجان هەلی کاریان بۆ بدۆزینەوە بتوانین چەند کارگەیکی گەورە بینی نام شارە بۆی ئەو هەموو زەختە لەسەر حکوومەت نەبێت کە گەنجەکانمان داوای دامەزران نەکە ئەکەن. بەڵام لە هەمان کاتیشا توانین ئێمە وا بکەین هەر ڕێکراوێک بتوانین زەوی نیشتەجێی بۆ دابین بکەین. ئەمە شتێکی زۆر ئاسانە چونکە زەوێکی زۆر هەیە لە شاری کەرکووک لە زیاتیەوەی بدرێ بە هەندێک کەس کە ئیسفادەی لێ بکەن بۆ مەرامی شەخصی ئێمە توانین دابەشیکەین بەسەر چین و توێژەکانە هەر چین و توێژێک شوێنێکی بۆ دیاری بکرێت و بتوانێت لەوێ زەوی نیشتەجێیان بۆ دابین بکەین و لە هەمان کاتە توانین کە کۆمپانیا بێنین بە کولفەیەکی کەم ئەو خانوانیان بۆ دروستکە. ئەو کاتەش ئێمە ڕەنگە بتوانین برایەتێکی زیاتر لە ناو شاری کەرکووکە دروستکەین چونکە هەموو نەتەوەکان کێشەیەکیان نییە بە هەمویان بێکەوە هەموو ڕێکراوەکان عەرەبی تایە کوردی تایە تورکمانی تایە. بۆیە ئێمە لۆبیەک دروستەکەین لەو کەسانەی کە لە ئەنجومەنی داهاتووە بن. ئێمە هیوادارین ئەو کەسانەی کە لە نەتەوەکانی تریش بن
خەڵکانی نیشتمان پەروەر و خزمەتکار بن بۆ شاری کەرکووک ئەو کاتە ڕەنگە بە هەمومانە بتوانین خزمەتی شاری کەرکووک بکەین بۆیە هەموو کاتێک من و تومە داوا لە نەتەوەکانی تریشەکەم کە خەڵکی نیشتمان پەروەر و دڵسۆز هەڵبژێرن بۆی بتوانین بە هەمومانەوە برایەتیەک دروستکەین کە برایەتەکەمان دروست کرد ئەو کاتە توانین بە هەمومانەوە خزمەتی شاری کەرکووک بکەین. بەڵێ کاک عەبدوڵڵا کەواتە جگە لە جێڕانەوەی ئاشتی و ئارامی بۆ کەرکووک و ناوچەکانی دەوروبەری دابینکردنی هەلی کاریش ئامانجی سەرەکی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە. بەتاکید بەڵێ بەڵێ مەبەستم ئەگەر وردەکاری زیاتر لەسەر ئەو دوو تەوەرە ئەو دوو ئاماجە سەرەکی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بۆ بخەیتە ڕوو. بەڵێ بەتاکید یعنی ئێمە برایەتی چونکە لە هەر شارێکە لە هەر شوێنێکە کە ئاشتی بەرقەرار نەبوو ناتوانانی کار بکەیت. ڕەنگە نەتەوەکان هەر لە شکانەوە یەکترابین ئەمەش خەڵکی کەرکووک بێتاقەت بووە لەم حاڵەتە حتا لە بینی هەنێ ئەحزابی خۆشمانە کە ئەمە بۆ بە مزایەدا لە پێناوی دەستێنانی چەند کورسیەکە بەڵام ئێمە ئامانجی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە یعنی ئیرادەی ئێمە هێزی ئێمە لەوایە کە بتوانین لەگەڵ کەرکووچەکانە بەیەکەوە بتوانین پێکەوە ژیان دروستکەین کە ئیتمێنان بە یەکتری بدەین دڵنیایی بە یەکتری بدەین کە ئێمە براین لەم شارەیە چونکە مێژوو سەلمان دوێتی کە ئەم شارە هیچ نەتەوەک ناتوانێت بەجیا لەم شارە حکومکە بۆیە نێچەتی نیشتمانی کوردستان کە لە ناو لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەرنامەی لیستەکەش وایە کە بتوانین ئەو برایەتی و ئاشتی پێکەوە زیانە لەسەر فەلسەفە و دیدگەی جەنابی مام جەلال بڕۆین و بەردەوامی پێ بدەین. ئەمە خاڵی یەکەمە کە ئەو هاوپەیمە ئەو برایەتی و خۆشەویستیمان دروست کرد دواترە توانین خزمەتی شاری کەرکووک بکەین بە خزمەت گوزاری لە هەموو بارەکانە دۆزینەوەی هەلی کار مەبەستی سەرەکیمانە بۆ گەنجەکان بۆ بێکارەکان بتوانین هەلی کاریان بۆ بڕەخسێنین لە ڕێگەی هێنانی کۆمپانیا و لە ڕێگەی دامەزرانیان بە شێوەیەکی یەکسانی نەگۆکەوە ئێستا ڕۆدا لەلایەن پارێزگایەکەوە هەموو دامەزرانەکان بۆ خۆیان نەبەن و ئەوە کێشەیەکی گەورەی بۆ شارەکە و بۆ گەنجەکانمان دروست کردو. عەبدوڵڵا کێشەکانی کەرکووک زۆرن بە بەردەوامی خۆپیشاندانی جوتیاران هەیە کێشەی زەویزار هەیە کێشەی تعریبکردن هەیە لەگەڵ ئەوەشدا باز لەو دەکرێت کاماوی 3 ساڵ دەبێت کە بودجە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ شارە تەرخان کراوە بەڵام لەگەڵ ئەوەدا شارەکە گەڕەکەەکانی تایبەتی گەڕەکە کوردنشینەکانی خزمەت گوزاری پێویستیان بۆ نەچووە یاخود خزمەت گوزاریان پێشکەش نەکراوە. پلانی ئێوە بۆ ئەمە چی دەبێت هەنگاوتان چی دەبێت دەتوانن لەڕێت چۆن ئەم کێشەیە چارەسەر بکەن؟ بەداخەوە طبعاً هیچ کاتێک نیەتێکی باش نەبوو بەرامبەر منەتەوەی کورد چونکە ئەگەر بێت و نیەت هەبوایە خزمەت گوزارەکان وەکو خۆیە بوو و لە هەمان کاتە بۆ نمونە دەستورەکەش کە لە دەستورە هاتووە باسی جەنابەت باسی کێشەی زەوی کشت و کاڵیت کرد یەکێکە لە کێشە گەورەکانی ئەم شارە چونکە ئێمە کێشەی خاکمان هەیە لێرە بۆیە ئەم کە یاسایەک دەرەچێ یا لە دەستورە هاتووە بەداخەوە هەندێک خەڵکی شۆڤێنی هەموو کاتێک مەحاوەلەیان کردووە کە ئەم یاسایانە جێبەجێ نەکرێ یا بڕوا بە دەستور نەکەن بۆیە ئێمە هەموو کاتێک وتومان ئینسان هەر نەتەوەیەک بێت نیەتی چیە نیەتەکە واکە کە بتوانێت چارەسەری کێشەکان بکەی بۆیە لە سەرتاشا ئیشارەتمان بۆدا کە ئێمە ئەنجومەنێک بێت لە داهاتووە حتا لە نەتەوەکانی تر خەڵکانی نیشتمان پەروەر بێ چونکە بەڕاستی ئەگەر نەتەوەی کوردیش بەم شێوەیە بڕا پێکەوە ژیان نابێ ئەم وڵاتەش بەم شێوە نامێنێتەوە چونکە بۆ ئێستا لە کەرکووکە ئەگەر بێت و برایکی عەرەبیا برایکی تورکمان ڕێزە لێ بگرێ ئەو کاتە ڕەنگە بە یاسا هەموو شتێک چارەسەرەکرێ چونکە توندوتیژی هیچ دادی نەداوە لە خزمەتی کەسانە بووە بۆیە ئەم نەعەدالەتیە لەبەر نەبوونی ئەنجومەنێکی پارێزگای کەرکووک بەڕاستی دەسەڵاتێکی ڕاهای هەبووە لە 2005ەوە ئێمە هەڵبژاردننی پارێزگا نەکراوە بە سیاسەتێک وایان کردووە کە ئەنجومەنی پارێزگا نەبێت بۆی دەسەڵاتێکی ڕەها لای یەک تاکە شخصێک بێت ئەمە شوای کردووە کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە تایبەتی ئەم شارە هیچ ڕقیبێکی بەسەرا نەبووە لە دامەزراندنا نەعەدالەتی هەبووە لە خزمەت گوزاریە نەعەدالەتی هەبووە لە جێبەجێکردنی یاساکانە نەعەدالەتی هەبووە ئەبێ ئێمە چارەسەری ئەمە بکەین ئەمەش بەوە چارەسەرەکرێت کە ئێمە بتوانین ئەنجومەنێکی پارێزگای کارە دابنین کە بێ بە ڕقیب بەسەر هەر کەسێک کە پارێزگا بێ بۆی ئەو کاتە
پرۆژەکان و دامەزرانەکانیش ئێمە حەقی خۆمان وەرەگرین ناڵین کەس حەقی کورد بخوا لەم شارەیە. بەداوامی ئەشکال بەرامبەر بە پارێزگار هەبوو کە هەموو کاندیدەکان باز لەو دەکەن کە دەبێت یەکەم ڕێکار لە دوای ئەم هەڵبژاردنە بگیرێتە بەر ڕێکارەکانی بەرامبەر بە پارێزگارە کە هەمووان گلیان لێ. لە ماوەکانی ڕابردوودا ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بەشێکی زۆریان کورد بوون. لە ئێستاشدا دووبارە هەوو ئەدرێت لە ڕێگەی ئەم دەنگدانەوە زۆرینەی کورسیەکان یاخۆ زۆرینەی ئەو ئەندامانە بۆ کوردەکان دەستنیشان بکرێت. بەڵام تا چەندێک دەتوانن دووبارە کوردەکانی کەرکووک دەتوانن ئەم کێشەیە چارەسەر بکەن. ئێوە وەکو یەکێتی هەنگداوتان بۆ ئەوە چی دەبێت چۆن دەتوانن کە زۆرینەی دەنگی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران پێک بێنن لەگەڵ ئەوەشدا هەموو کێشانی کە لە ڕابردوودا لەگەڵ لایەنە کوردیەکانە لەگەڵ لایەنەکانی دیکەدا لەگەڵ پارێزگارە هاتان بوو چارەسەری بکەن. ئێمە طبعاً یعنی نەعەدالەتەکە لەوە کێشەکان بۆچی لە پارێزگای بۆ کالەتە لەبەرەوەی بە نەعەدالەتی کاری کردووە و ئەنجومەنیش نەبووە. ئەنجومەنی پارێزگا بریتە لە پەرلەمانێکی بچووکی ئیدارەی خۆجێیی کەرکووک. ئەم ئەنجومەنە بوونی نەبووە لەبەرەوە پارێزگار بە کەیفی خۆی بڕیارەکانی داوە نەگەڕاوەتەوە بۆ هیچ کەسێکی تر و تەنانەت جێگری پارێزگاش نییە. ینی لەم شارەیە بەڕاستی کورد تەواو تەهمیش کراوە. بۆیە ئێمە گلەکانمان لەوایە کە خەڵکی ینی پارێزگایەکی بە وەکالەت ئەو هەموو دەسەڵاتی هەیە ینی ئەو بۆ خۆی بۆ بە کێشەیەکی گەورە. بۆیە ئێمە داوا لە هاوڵاتەکانی خۆمانەکەین چۆن لە هەموو هەڵبژاردنەکانە کورد نیوە زائیدیەک بۆ زیاتر بووە ینی عەفو نەک زائیدیەک بەڵام زیاتر بۆ هەموو کاتێ زۆربەی کورسەکانی بەدەستێناوە. ئەمەش بۆ خۆی جێی تێڕامانە ینی تۆ هەموو کاتێک بتانی نیوەی کورسیەکان زیاتر بێنی لە هەموو هەڵبژاردنەکانە لە پەرلەمانە لە ئەنجومەنی پارێزگایە بەڵام ئێستا بەم شێوەیە تەهمیش کرێ. ئەمە وا کات کە ئاشتەوایی کۆمەڵایەتی تێک بچێت ئەگەر بێت و بەم شێوەیە بڕا. بۆیە تەنها چارەسەرێک بۆ ئێمە ئەوەیە کە بتوانین هاوڵاتەکانی خۆمان بچنە سنووقی دەنگدان واز لە گلەی و گازندەکانیان بێنن بۆ داهاتوو بتوانین ئێمە چارەسەری کێشەی نەتەوایەتی خۆمان بکەین چونکە بەڕاستی ئەمە لەم شارە ڕوبەڕووی تەهمیشێکی زۆر بووینێتەوە ڕوبەڕووی و بتەوەی کێشەی نەتەوایەتیمان لە خەتەرایە. بۆیە هاوڵاتیانی کەرکووک من بۆ خۆی بە خەڵکی دڵسۆزیان نەزانم چونکە من لە ناو خەڵکم ڕاست لە گلەیان هەیە بەڵام زۆربیان لەو بڕواان کە ئەچنە سەر سنووەکانی دەنگدان چونکە تەنها ڕێگەیە بۆی بتوانانی دەسەڵات بجێڕیتەوە ژێر دەسەڵاتی خۆت. بۆچی لەبەرەوەی ئێمە نەک بە نەعەدالەتی کارەکەین ئێمە لە پێشوشا لە خزمەتی هەموو چین و توێژەکان و ینی هەموو نەتەوەکانی ترابووینە. ئەمە بۆ خۆی بۆتە شانازی بۆ ئێمە لەسەر فەلسەفەی جەنابی مامجەلال لەموو کاتێ وتومانە کەرکووک دەستە گوڵەکەیە چونکە هەمومان پێکەوە گوڵی بەڕاستی هەمومان پێکەوە توانی خزمەتی یەکتری بکەین. بۆیە ئێمە داواکەین لە هەوڵاتیانی خۆمان کە لەو ڕۆژەیە هەمویان بچنە سەر سنووقی دەنگدان و دەنگدەن بە لیستی 142 بۆی بتوانین زۆرترین کورسەکانی پارێزگا بەدەست بێنین. لەو کاتە ئێمە خۆمان نەزانین کە بە شێوەیەکی دادپەروەری خزمەتی ئەم شارە بکەین چۆن لە پێشوە هەموو کاتێک خزمەتکاری ئەم شارە بووینە چۆن لە کاتی داعشا ئەو هەموو پێشمەرگەیەمان جانی خۆیان بەخت کرد لە پێناوی کەرکووکە. بۆیە نابێ ئەمەمان لەبیر بچێ و ئەمە شانازیە بۆ هەموو کەرکووچەکان و کەرکووچەکان شاید حاڵی ئەو بارودۆخەن کە ئێمە چیمان کردووە لەگەڵ هاوڵاتی خۆمان ئاماوینێتەوە لە دوای 16 ئۆکتۆبەر بەڕاستی مانەوە لەم شارە زۆر قورس بوو بەڵام ئێمەماینەوە لەگەڵ هاوڵاتی خۆمانە. بۆیە هاوڵاتی خۆمان ئێمە من زۆر هیوایەکی زۆرم پێیانە ئەزانم خەڵکی دڵسۆزن لەو ڕۆژەیە ئەچنە سەر سنووەکانی دەنگدان و هەر تەنها تاکە ڕێگەشە کە بتوانین زۆرترین کورسەکانی ئەنجومەنی پارێزگا بێنین ئەو کاتە بتوانین بە جوانی خزمەتی شاری کەرکووک بکەین و خزمەتی هەموو توێژەکان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز عەبدوڵڵا میرویس کاندیدی هەڵپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە. زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی کوردستان نیزدا ئامادە بوو. سپاس کە ڕاستەخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بوویت.